دکتۆر داناری ئیشارەتی چایە کردو وانێ دکتۆر زۆری سەرمایە ئەوێ چایەکی گەرم بخواتەوەی تر گەرم بێتەوە نییە لە چێشتان ناوە تێ حەزی دێکن بزانین چیم چایهێنین بەسەر چای خەڵوزە و بەدەستی ئێوەیە و بۆنی چاکە ناوە بەسەرتا شتێکی کەم شتێکی کەم لەبەرەوە حەزی لێکن کە زۆر ئێستا چینە هێنین باشە دکتۆر نزار پێشەوەی بچین چاکە بێنین ئەمە هاوکاران دیمەنەکانە گوازنەوە پێم بڵێ کورسات بۆ ساڵی تازە کە ئەو هەموو پرۆگرامەمان هەیە لەسەر بابەتی دەرونی ئەوانە یعنی چ شتێک زیاتر زاڵ بکات چ شتێک زیاتر برەی زیاتری پێ بدە بەڵێ وڵا دوسێشت هەیە حەزەکەم بیڵێم یەکێک لەوانە تقریبان ئەتوانم بڵێم 20 ساڵ لەمەوە پێشنیازم کرد ساڵێ 2 ساڵ تەنفیس کرا و دوایی نەما ئێستا زۆر پێویستە ئەو شتە بکرێ ئێستا ژمارەیەکی زۆر خەڵک لە برا عەرەبەکانمان هەیە لە کوردستان ئەژین حتا ئەوانەیشی کە لە بەغان یعنی ڕەنگە حەزکەن سەیری ئیعلامی کوردی بکەن لەبەرەوە زۆر گرنگە کورسات بەشێک لە استراتیجەکەی ئەوە بێ شتەکان ئاراستەی ئەو برا عەرەبانە بکە بەرنامەی عەرەبی هەبێت کە ڕەنگە زیاتر ژمارەی بینەرانی زیاتر بێ و خەڵکیش بۆ لای خۆی ڕابکێشێ ئەوە یەکێکە لە پێشنیازەکان کە بکرێ دووهەمینیشی لایەنی دەرونیەکەیە طبعاً تەقسیر نەکراوە یعنی بڵێن کورسات هیمەتێکی زۆری کردووە بۆ بڵاوکردنەوەی بابەتی دەرونی لە هەموو لایەکەوە تەندروستی دەرونی و نەخۆشی دەرونی بەڵام ئێستا با بڵێن زیاتر تەرکیز یا جەخت لەسەر تەندروستی دەرونی بکرێ یعنی بڵێن بەرنامەی تایبەت هەبێ بۆ با بڵێن خەڵک لەلایەن وشیارکردنەوەی خەڵک لە ڕووی تەندروستی دەرونیەوە بۆ ئەوەی زیاتر خەڵک پێشکەوێ و خۆتان نەزانن ئێستا ئەمڕۆ لە زمانێکە ئەژین کێشە دەرونیەکان زۆر زۆرن نەخۆشی دەرونی هەیە کێشەی دەرونیش هەیە لەبەرەوە زۆر گرنگە بایەخ بەو لایەنش بدرێ وەکو وتە من پێشتر پێشنیازم کردووە و کراوە پێشنیازەکان بەڵام با زیاتر بکرێ و دەستانیش خۆش بێت یاخوا دەستە خۆش بێت دکتۆرجیان ئێمە نەبێ بە پرسیار لە لاتان قسەکانی دکتۆر لە جۆمانەیە ناونەوە لە چۆن گوێی لە قسەکانە بێەوە یاخوا بەخێر بێن دووبارە شیرکە جمهوری شیرکێمانە لفتی کامێرە ناکەم دوای بە ئەوانی شاڵەگرین نا هەمووی شەکرێتیان نییە وەڵام من تێم کرد ئەوە ئاری لێ تێکیام کاگیادگار من ئاخە دکتۆردانە ئەوەتانێ ئەوە تیان لە کوردەواریە ناڵە نەگەر شەکر زۆر بکەیتە چاوی ئەنیمیانەکە خۆشەوێ تۆ ئێستا زۆری تێک وانە ئێستا کەمی تێکی وایە میانەکە خۆشەوە وەڵای کاگاری غەڵەتێک هەیە لە کوردەواریە با ڕاست بکرێتەوە جاران ئەمانوت پیاڵەیە چاو کەوچکە شەکری تێ بکە ئێستا پیاڵەیە شەکردانێن و کەوچکە چای تێغن ئەوە غەڵەتە چونکە شەکر شتێکی باش نییە تۆ شەکر من جمهوری شیرشم بالمناسبە لەگەڵ چوار مشقیات چۆن خراپ نییە دانیشی بە چامشقی مانیە فەرمونون وڵا کاکە من نایم لەبەرەوەی کە من حەزم لە چایە یەکەم دومیشان ناوێرم بڵم ئاری لەبەر تۆ لەبەر من ئەبەر تۆ ناوێرم بۆ نازانێ سەوتی تر لە ماڵ و چاتێکەوەمانە من بەیانیان هەڵەسم لە خەو زوو هەڵەسم نانی گەرم هێرکە ڕۆن نەخێر حاچەکەم چاکەش تێکەم و ئەنج بانگەکەم خاتون فەرمونانەکە بخۆ دکتۆریان زۆر سپاس بۆ قسەوە بۆی بزانیت لە ماڵەوە داوامی هەیە داوامیشی هەیە و بەڵام نەشی بێر بۆ یەکەم شتی کەش ئاخە شتی کەش جار بامێشی بۆ لێ نێم و جار برنجی کوردیشی بۆ لێ نێم و تر دکتۆر لەمە دوا بۆ شتانە بانی تۆکەین باواز لە کۆمەڵێتەوەری تر بێ ساڵی بە ساڵی گۆڕینەوە لێ بەدڵینە بۆ قسەکە بابەتەکەی گۆڕی ئەمێ بابەتەکە چایەکە دکتۆر گیان فەرمون وەرن دانیشتن شوێنەکەشمان تۆزە بچووکە بەس خێرم بۆ هاوکارانم چا ئایگەێنم چیشتان حەز لێ بابەتان بێن ئەیجا بۆ خۆتان هەڵاسن بەرچایە بکەبوونی خۆتان پارێکی خۆتان بکەن و فەرمون هەر ئەوە لێرەوە چاکە فرمون دکتۆر لە نەفەرمون خات و سروە یاڵ دکتۆر خواردنی شایانی بەیانان چەند گرنگە بەیانیان دکتۆر لەڵی زۆر مهمە دەستی کابانەکەمان خۆش بێ پێش هەموو شتێ وڵا خات و سروەمانم ڕەچاک من لە خزمەتانە هاوڕیان فەرمون
تۆ فەرمو دانیشم من دانیشم فەرمو باش وێنەکەی پێ نەکەم. نانا فەرمو من دانیشم شوێنی خۆم دانیشم تەواو دانیشە کاکە قەینا پێش کامێرەکە نەگری ناوە تۆزە لاونی و بین قەینا کوڕی کێشە شێر نییە گەرم فەرمو دکتۆرە من دانیشم لانا یان چایەکە تێکە لێەوەی هاوکارم کەستان ذاتی ئەوەتان نییە فەلاماری خۆرێک چاکەمان لەمایە کاک دکتۆر ئەمە بە ئەو چاپاڵەوەمان بنێ با من هاوکاری بم وڵا هاوکارانە مەگەر کامێرە بێنە پێشەوە هەر چۆنێک دانی خۆش بێ زۆر سپاس چاکەیەک سەریشە زۆر خەسمیە زۆر باش من چاکێکە بێ بە من لە تێکم بیتێ خراپنی هەر لە تێ باشە ئەرەکاگات گەرگاک ئەو خواردنی شیری نوشتانە کارگەری لەسەر خۆشتان دروست ناکە چاوریتیانە بەکێشەی مادام گەرمە بۆیان باشەوە ناناڵم کێشەکەوەیە کێشەیانمە دروست نەکە بەرنامەکەوان گڕۆی بەشی هەموو لە بیگەڕێن تۆ مەمنون دەستان خۆش ئەیزانم بەڵام نای هەڵاپەڕم بۆ وڵی نازانم ئێستا لەگەڵ کاک دکتۆر نەزار باسیەوەمانە کرد ئەوتی من 70 ساڵ مخۆم بە 50 ساڵ زانم منی ژوتم من 44 ساڵ مخۆم بە 70 ساڵ زانم